سڵاو من گۆڤارم لەوێ بچنەوە لەم ڤیددیۆی هەوڵ دەدەم کە ڕوونی بکەمەوە چۆن بتوانین ئێمە وێب فۆنتی کوردی لە ماڵپەڕەکەمان بەکاربهێنین. لەم ڤیددیۆیەدا ئێمە وەردپرێس وەک نمونە وەردەگرین، بەڵام هەوڵ دەدەین لە ڤیددیۆکانی داهاتوو ڕوونکردنەوە لەسەر سیستەمەکانی تریش بدەین. وە بۆ ئەم مەبەستەش ئێمە کورد فۆنت بەکاردەهێنین لەم ڤیددیۆیەدا. وەک ڕوونە پێشووتر بۆ بەکارهێنانی وێب فۆنتی کوردی لە وەردپرێس پێوەکراوێکمان هەبوو کە لەلایەنێک لە ئەندامە چالاکەکانی وێب بچنەوەدا ڕێژرابوو لەلایەن کاکەڵبەستەوە بە ناوی کوردش وێب فۆنت. وەک دەبینن تا ئێستاش کوردش وێب فۆنت وێب بچن کوردش وێب فۆنت ماوە لە وەردپرێس، بەڵام بەداخۆ دوای وەستانی ڕاژەی وێب فۆنتی وێب بچن چیتر ئەم پڵەگینە بە دروستی کار ناکات. بۆیە من ئێستا شێوازێکی نوێتان پێ دەڵم کە دەتوانن بەکاری بهێنن و شێوازێکی سودبەخش و ئاسانە بۆی تۆ بتانی هەر فۆنتێکی کوردی کە لە کورد فۆنت هەیە بە ئاسانی بتانی بەکاری بهێنیت. لێرە ئەگەر ئەم فۆنتە بە نمونە وەربگرین یەکەم دانە، لێرە گەر بۆڵدەکە پێویستە کرتە بکەین لە داگرتنی وێب فۆنت. ئەگەرتەمان کرد و کەمێک چاوەڕێ دەکەین لێرە تاوەکو فۆنتەکە بە تەواوەتی دادەگیرێت و دەیکەینەوە. پێویستە لە زیپەکە دەری بکەین بۆ ئەوەی لە ماڵپەڕەکەمان بەکاری بهێنینەوە. ئێستا لێرە پێویستە پێوەکراوێک سوود وەربگرین بۆ ئەوەی ئیشەکەمان جێبەجێ بکات. کەستەم فۆنت ئەم پێوەکراوە کەستەم فۆنت ئەپلۆدەر دای دەمەزرێنین. پێوەکراوێکە بە خۆڕاییە، ئەوە بە ئاسان شێوازێکی ئاسانی شەکەمان بۆ جێبەجێ دەکات. کلیک دەکەین لە چالاککردن. وەک دەبینین ئێستا پێوەکراوەکە چالاکە و لەم بەشە وەک دەبینین زیاد بووە. کرتێک لێرە دەکەین ئەپلۆد فۆنتس دادەگرین، بارکردنی فۆنت. لێرە فۆنتەکە دیاری دەکەین چوس فۆنت. لێرە بەم پاشگرە دیاری دەکەین، واتە ئەوەی ئەو فۆنتەی کە دامانگرت لە وێب فۆنتەوە لە کورد فۆنتەوە ببورن دەیخینە ناو پەڕگەیەک و دواتر ئەم پەڕگەیە دەکەینەوە بۆ ئەوەی وێب فۆنتەکە هەڵبژێرین. لێرە وێب فۆنتەکە دیاری دەکەین، کورتە دەکەین لە ئەپلۆد. وەک دەبینین ئێستا فۆنتەکە بەرز بووتەوە بۆ سەر وێبسایتەکەمان. ئەگەر بین ڕووپەری ماڵپەڕەکەمان بکەینەوە، وەک دەبینین لێرە هیچ گۆڕانکاریەک نابینین. هۆکاری ئەمە چییە؟ لەبەر ئەوەی کە پێویستە خۆمان بە شێوازێک بە ڕووکارەکەمان بڵین یان کۆدی بۆ بنووسین بڵین کە ئەم فۆنتە وەربگرە کە دامان مەزراندوە. لێرە ناوی فۆنتەکە گرنگە، ناوەکەی کۆپی دەکەین چونکە ئیشمان پێ دەبێت پێویستە بەکاری بهێنینەوە. وەک دەزانن لە وەردپرێس ئێمە شتێکمان هەیە بە ناوی کڕیار خواستکردن. لێرە CSS زیادەمان هەیە. ئەگەر ئەمە دابخەینەوە لە CSS زیادە پێویستە کۆدێک بنووسین بۆ ئەوەی ئەمانە ئەم فۆنتە وەربگرێت کە بەکارمان هێناوە. لێرە دوگمەی چەند شێوازێکەیە لێرە، وەک دەزانن ئەوەن زمانی CSSە، بەڵام تۆ کە شارزایشت نەبێت کە سەیری ئەم ڤیددیۆیە دەکەی و دەتوانانی بە شێوازێکی ئاسان ئیشەکەت جێبەجێ بکەیت. لێرە ئەم هێمایە دادەنین، دووکەوانە دەکەینەوە و دەنووسین فۆنت فامیلی، ئەو فۆنتەی کە مەبەستمانە. بەم شێوازە ئەمە چی دەکات؟ هەرچ شتێک کە لە ماڵپەڕەکەتدا هەبێت، هەر تاگێک بێت، تاگی HTML، ئەوە ئەم کلاسە ئەم فۆنتە وەردەگرێت. بەڵام لێرە دەبینین هەندێک شوێن وەری نەگرتۆ بە نمونە. ئەوە شتێکمان هەیە بە ناوی important کە وا دەکات هەموو بەشەکانی ماڵپەڕەکەمان وەری بگرێت. ئەمە بە شێوازێکی ئاسان، بەڵام ڕەنگ بێت تۆ بتەوێت هەموو فۆنتی هەموو ماڵپەڕەکەت نەگۆڕی، بەڵکو تەنیا فۆنتی شوێنێکی دیاریکراوە بگۆڕی. ئەو کاتە تۆ ماڵپەڕەکەت دەکەیتەوە بە نمونە. ئەگەر ئەم ناونیشانە وەربگرین ئێمە، لێرە پێویستە سەیری سەر و خۆی بکەین، یانی هەر شوێنێک نزیک بێلەوە
ئەگەر ئەو کەسانەی کە شارەزای زمانی CSS دەتوانن بە ئاسانی ئیشەکەیان جێبەجێ بکەن بەڵامی تر کەسێکی کێشەی بۆ دروست بوو دەتوانێت لە ژێر ئەم ڤیددیۆ پرسیار بکات ئەوەکو هاوکاری بکەین و لە وێبچنیش ڕوونکردنەوەی تەواو هەیە لەسەر زمانی CSS دەتوانی بە ئاسانی سوود لە فێرکاریەکان وەربگریت لێرە ئەم ئینتری تایتڵەمان هەیە ئەگەر دوو کلیکی لێ بکەین و کۆپی بکەین لێرە ئەم کاتە وتمان ئەگەر نەیکەین هەموو بەشەکانی ماڵپەڕەکە نەمانەوێت فۆنتەکەی بگۆڕێت لێرە دوگمەی دۆت دادەنین ئەم ئینتری تایتڵە کەمە بەستمانە وەک دەبینی فۆنتەکە تەنیای ئەم بەشەی بگۆڕی ئەگەر ئێستا بیچەسپێنین ئەگەر بێن ڕیفرێشێک لە ماڵپەڕەکەمان بکەین وەک دەبینین فۆنتی سەرەوە گۆڕاوە و دەتوانی زیاد لە فۆنتێکیش بەکار بهێنیت ئەگەر مەبەستت بێت ئەگەر بێن بگەڕێنەوە بە نمونە ئەم فۆنتەش بە نمونە وەربگرین داگرتنیوە فۆن دەکەین بە هەمان شێواز کە پێشتر کردمان زیپەکە دەکەینەوە و دەری دەکەین بۆ شوێنێک بە نمونە ئەمەیان دووبارە دەگەڕینەوە هەمان شوێن کە یەکەم جار ئەمە دابخەینەوە بۆ ماوەیەکی کاتی دەچینەوە وەردپرێس پلەگین لێرە ئەپلۆد فۆنتس ئات فۆن دادەگرینەوە چوس فایل دەکەین ئەم جاریان فۆنتی دووەم هەڵدەبژێرین کردە دەکەین لە ئەپلۆد بەڵام پێویستەوە گوتم ئەم ناوەت لابێت ئەم ناوە کۆپی دەکەین دەچینەوە دەرکەوتن کڕیارخوازکردن CSSی زیادە بە نمونە دەڵین ئەم بەشی خوارەوە بە ئەم فۆنتی دووەم وەربگرێ دەبێ بین سێری بکەین بزانین بەشی دووەم ئاخۆ چ کلاسێکی هەیە لێرە وەک دەبینی شتێکمانەیە بەناوی ئینتری کۆنتنت لێرە کلاسەکە ئەگەر کۆپی بکەین لێرەوە دای بنین هەمان فۆنت یاخود دەتوانین بە هەمان شێواز لێرە یەکێمای فاریزەدا بنین و ئەمەش ببورن ئەگەر بێت ئەو بۆ کاتێک بەکاردێک کە هەمان فۆنتمان مەبەست بێت بەڵام ئێستا ئێمە فۆنتێکی جیاوازمان هەیە بۆیە پێویستە دوو کلاسی جیاوازی بۆ بنووسین لێرە دوو کۆدی جیاواز ئەگەر ناوی فۆنتەکە کە لەو پێشتر کۆپیمان کرد لێرە دای بنینەوە بڵاوکردنەوە لێ بدەین وەک دەبینین لێرە بە شێوازێکی ڕاستەوە خۆ دەتوانیت ئەنجامەکە ببینیت لە ماڵپەڕەکەش ڕیفرێش بکەین وەک دەبینین هەردوو فۆنتەکە گۆڕاوە بەڵێ و بۆ بەشەکانی تری ماڵپەڕیش بە هەمان شێوازە ئەمە شێوازێکی ئاسان بۆ وەردپرێس هیوادارم سوودیە بێ بۆ هەموو لایەک و هەر کەسێکیش کێشەی هەبوو بە تایبەت لە دیاریکردنی کلاسەکان وەک دیارەکە کەسێک لە زمانی CSS و لە بواری وێب شارەزاینە بەڕەنگە تۆزێک بۆی قورس بێت بەڵام هەر کەسێک کێشەیە بوو دەتوانێت لەژێر ئەم ڤیددیۆی بنووسێت یاخود لە مەکۆکانی وێبچن ئاماژەی پێ بکات هاوکاری دەبین